ئێمە چەند جارێک زانکان خۆیان کە داوامان لێکرد پلان زیادکەن دوای ئەوەی ئەوان چەند جارێکش پلانیان زیاد کرد ئێمە دیسانەوە لە 130 لە نەتیجەی نهائیە پلانی گشتیمان زیاد کرد بۆ ئەوەی دەرفەت بڕەخسێنین بۆ زۆرترین خوێندکاری خۆمان لە پلانی گشتیاوەتە لە خوێندنی خۆڕاییدا وەربگیرن بۆ ئەوەش وەکو ئەرزەگونس لە 130 نسبەکە زیاد کرا پلانی پارالێڵ 108 لە پێشتر ڕاماگەیاند کە لە 140 دەبێت دوای پێداچینەوەمان پێکرد بۆ 120 ئێستا لە 108 خوێندکار وەرگیراوە لە پارالێڵ خوێندنی ئێواران لە 114 وەکو ساڵانی ڕابردووە شتێکی کەمترە ئەم ساڵ و بە شێوەیەکی گشتی توانە بڵێن پلانی گشتی خوێندنی بە خۆڕایی لە ساڵ 74 ئمڕۆ لە کاتژمێر 5 ئێوارەوە سەرجەم دەرچوانی پۆلی دوانزە ئەتوانن بە هەمان ئەو یوزەرنێم و پاسوەردەی کە پێشتر لایەنە بڕۆنە ناو سیستمەکە و ئەنجامی وەرگرتنی خۆیان وەربگرنەوە دەرچوانی ساڵی 2019 38284 دەرچوو فۆرمی پێشکەش کرد بۆ وەرگیران لە زانکۆکانی هەرێمی کوردستان 38284 دەرچوو فۆرمی پێشکەش کرد و لەم 38284 وەکو لەسەر ئەم شاشەیە لە بەردەمتانە 28185 دەرچوو کە دەکاتە ڕێژەی 174 لە پلانی گشتی واتە پلانی بە خۆڕاییە وەرگیراون ڕێژەی 174 لە پلانی گشتی واتە پلانی بە خۆڕایی وەرگیراون ڕێژەی 108 کە دەکاتە 3136 دەرچوو لە پلانی پەرەڵێل وەرگیراون ڕێژەی 108 و ڕێژەی 114 کە دەکاتە 5544 دەرچوو لە خوێندنی ئێواران وەرگیراون ڕێژەی 104 لەوانەی کە فۆرمیان پێشکەش کردووە ڕێژەی 104 کە دەکاتە 1481 دەرچوو لە هیچ شوێنێ وەرنەگیراون ئەمانەش کە وەرنەگیراون هۆکارەکەی ئەوەیە بە ڕێزان تاکید لەسەر ئەو خاڵە بکەم هۆکارەکەی ئەوەیە کە خۆیان ئەو 50 هەڵبژاردەی هەڵیان بژاردووە لەگە دەرەنجەکەیان دەرزەکانیان ناگونجێ